لە یەکێک لە یاریەکانی هەفتەی نوێمی خولی نایابی کوردستان ئاڕاڕاتی پێشەنگ میوانداری لە هەندرێن کرد. ئاڕاڕات ئامانجی سێخاڵی یاریەکە بوو بۆ تۆکمەکردنی پێگەی خۆی لە پێشەوەی ڕیزبەندیەکە. هەندرێنی میوانیش بۆ ڕزگاربوون لە ئەنجامە خراپەکانی ڕابردووی چاوی لە سێخاڵی یاریەکە بوو. هەندرێنی میوان باشتر دەردەکەوت و بە چەند هێرشێک هەوڵی گۆڵیدا، بەڵام گشتیان بێ ئاکام بوو. لەم دوو هێرشە ئاڕاڕات نزیک بوو گۆڵی میوانەکەی بهەژێنێ، بەڵام نەیانتوانی و نیوەی یەکەم بە یەکسانی بە کۆتایی هات. نیوەی دووەم دەستی پێکرد. هەردووتی سوور بوون لەسەر بەدەستهێنانی سێخاڵی یاریەکە. لەم نیوەیە ئاڕاڕات باشتر دەردەکەوت و هەوڵەکانی زیاتر بوون بۆ گۆڵ. لە کۆتاییەکانی یاریەکە و لە خولەکی هەشتاویەک ئەحمەد سەڵاح دوای هاتنە ناوەی توانی گۆڵی یەکەم و سەرکەوتن بۆ هەندرێن تۆمار بکات و سێ خاڵی گرنگ بۆ هەندرێن بەدەست بخات. لە یاری خۆشەکان بچکە ئێمە متسەدرین، ئەوانیش تیپەچی باشن، چەند ساڵانە نازناویان هەیە. ئێمە شەوتی دووەم باشتریش بووین لە یاریەکە، نەک لەوان لە یاریەکە، بەڵام ئەوان فرسەتیان گۆڵیان کرد، ئێمە گۆڵمانە کرد هەر ئەوەندە و دەستخۆشی پیرۆزبایان لێ دەکەم. لە یاریەکی تر و لە یاریگای شەقڵاوە یانەکەی بناری سەفی میوانداری لە سیروانی نوێ کرد. یانەی میوان باشتر دەردەکەوت و هەوڵەکانی زیاتر بوون بۆ گۆڵ. لە کۆتاییەکانی ئەم نیوەیە ناوبژیوان بە بیانووی ئۆفساییدەوە ئەم گۆڵەی بۆ سیروانی نوێ هەژمان نەکرد و نیوەی یەکەم بە یەکسانی و بێ گۆڵ بە کۆتایی هات. نیوەی دووەم هاوشێوەی نیوەی یەکەم، سیروانی نوێ باشتر دەبیندرا. سیروانی نوێ چەند جارێک نزیک بوو لە گۆڵ، بەڵام پێی نەگەیشت و یاریەکە بە یەکسانی و بێگۆڵ بە کۆتایی هات. بەڕاستی یارێکی قورس بووێمە لە ناو جەماهیرێکی وە تیپێکی وەک شەقڵاوە کە ینی سێ سەدارێ بەسەرێکەوە بۆ تعادولێکی بووە، قورس بووێمە. بەس ئەتوانم بڵێم بە ئەدا و بە فرسەت و بە هەموو شتێکە بە ئێمە یاریەکەمان بۆ خۆمان حەسم کردە، بەڵام بوو مۆفەق نەبووینە گۆڵکردن. ئینشەڵا بتوانین لە یاریەکانی تر سەرکەوتوو بین و سێ خاڵ بەدەست بێت. ڕاستەکەی ئەوڕۆ تیپەکە ئێمە زۆر بە خراپی وە دیار کرد، هەرچەندە لە ناو یاریگا و جەماوەری خۆشمان بوو، بەڵام ئەدەیاچی وەکو پێویست پێشکەشمان نەکرد. لەگەر سیروانی نوێ دەماتوانی کە سێ خاڵ بەدەست بین، بەڵام تیپەکەی ئێمە ئەمڕۆ خراپ یاری کرد و سیروانی نوێ باشتر دەرکەوت. دوای 9 هەفتە لە بەڕێوەچوونی یاریەکانی خولی نایابی کوردستان، ئاڕاڕات بە ئەنجامدانی 9 یاری خاوەنی 17 خاڵە و بە جیاوازی گۆڵ لەگەڵ پێشمەرگەی هەولێر لە یەکەمی خولەکە دەبیندرێ و شەقڵاوە و هەندرێنیش لە کۆی 8 یاری خاوەنی 12 خاڵن و لە ڕیزبەندی 4ەم و 5ەم دەبیندرێن و سیروانی نوێژ بە 9 خاڵ لە خوارەوەی ڕیزبەندیەکە مایەوە.